کاریگەری کشانەوێزەکانی ئەمریکا لە عێراق ئەم پرسە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز ئەحمەد شەریفی شارەزای سەربازی لە بەغدا و لەگەڵماندایە. بەڕێز شەریفی سڵاوتان لەبێت، تۆم کاتتان باش. کشانەوێزەکانی ئەمریکا هیچ کاریگەریەک لەسەر عێراق دروستەکە؟ بسم الله الرحمن الرحیم. بەناوی خودای گەورە و میهرەبان، هیچ گومانێک نییە کە لێکەوتەی هەیە و بە دوواداچوونی دیکەی بە دوای خۆیدا دەهێنێت. لێکەوتەی نەرێنی هەیە، بە تایبەت کە ئێمە باز لە ناوچەیەکی گەرم دەکەین لە ڕووی هەرێماتیەوە. سووریا بۆ نمونە ئەو دۆخە ئێستا لەوێ هەیە ناسەقامگیرە. ئێران دوای ئەو سزایانەی ئەوروپا کە چالاک کرانەوە و ئاماژە بۆش درا دەکرێت ئێران لە ڕێککەوتنامەی بڵاو نەبوونەوەی چەکی ئەتۆمی بکشێتەوە، دەکرێت ئۆپەراسیۆنی سەربازی پێکدادانی سەربازی لەنێوان ئێران و ئیسرائیل ڕوو بداتەوە. بۆیە دەبینین چەندین قەیران هەیە، چەندین ڕەهەندی هەیە بۆ نمونە لەلایەن بەرەی ئێرانەوە و لە بەرەی ناوخۆی عێراقیشەوە. بۆیە لەو مەترسیەت تێدەگەین. عێراق ڕەتی دەکاتەوە، تەنانەت لەو کاتێک کە پێشتر ڕێککەوتنامەی لەگەڵ ئەمریکا واژۆ کرد، باش ئاگاداری ئەو کشانەوەی قۆناغ بە قۆناغی ئەمریکا کە لە دەرەوەی کارنامەکانە لە دەرەوەی ئەو کاتەیە بۆی دەستنیشان کراوە. تەنانەت لە ڕاستیدا حکوومەتی عێراق نەیتوانیوە پابەندی ڕێککەوتنەکان بێت و ئاسمانەکەی خۆی بەکراوەی جێهێشتووە. بە دووری نابینین لە ڕاستیدا عێراق ببێتە گۆڕەپانی ملیملانەیەکی نێودەوڵەتی و ئەگەریشی هەیە گروپە چەکدارەکان و بارەگاکانیان بردومان بکرێن. دەکرێت ئیسرائیل و هێرشە بکات و ئەو بژاردەیە هێشتا ماوە. بەڵام لایەکی دیکەوە ئەمریکا و هاوپەیمانان کە ڕۆلیان هەبوو لە نێو عێراقدا بوونە، ئێستا کشانەوەی ئەمریکا واتە متمانەی بە حکوومەتی عێراق نییە، ئەو پشتیوانیی نییە. ئەو کاتە دەکرێت زەویەکە ببێتە گۆڕەپانێک بۆ ئۆپەراسیۆنی سەربازی و لە چەند کاتژمێری داهاتوو دەکرێت شتە ببینین. ئەمە هەڵەیەکی استراتیژی گەورەیە حکوومەتی عێراق تێکەوتووە لە ئیدارەدانی قەیرانەکان. بەڵێ بەڕێز شەریفی، یەکێک لە نیگەرانیەکانی ئەمریکا بەرامبەر حکوومەتی عێراق بە تایبەت ئێستا کە هەبوو لە چەند ڕۆژی ڕابردووە پرۆژە یاسایەک بوو سەبارەت بە حەشتی شابی لە پەرلەمانی عێراق. ئێستا و پرۆژە یاسایەک شێنراوەتەوە لە پەرلەمان. پێتان وانە ئەمە لێک نزیک بوونەوەیەک لە نێوان عێراق و ئەمریکا دروستەکە و ڕەنگە ئەمریکا ئامادە بێت دەرفەتیش بداتە عێراق کە تا هەڵبژاردنەکە و حکوومەت پێکەێنێ؟ بەڵێ لە بنەماوە بابەتی یاسای حەشی شعبی جێگەی مشتومڕ بوو لە نێوان حکوومەتی عێراق و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. بەڵام پێشنیازکردنی پرۆژە یاسای حەشی شعبی لەلایەن حکوومەتەوە بۆ پەرلەمان و دواتر کە پێشاتی هەبوو، بینیمان لە سەرەتاوە داواکاریەکەی ئەمریکا کۆنتڕۆڵکردنی چەک بوو لە دەستی دەوڵەت بێت و هەروەها دەسەڵاتی گروپە چەکدارەکان کۆنتڕۆڵ بکرێت. ئەمەش حاڵەتێکە لە دەرەوەی دەسەڵاتی حکوومەتی عێراق. بابەتەکە تەنیا پەیوەست نییە بە یاسای حەشی شعبی، بەڵکو بناغەکانی ئەو پابەندیەیە ئەو بەڵێنانەیە کە حکوومەتی عێراق بە نوێنەرایەتینەتەوە یەکگرتووەکان و باڵیۆزی ئەمریکای داوە. ئەوەش چەک ئەویش بریتی بوو لەوەی چەک لە دەستی حکوومەتی عێراق بێت لە ماوەی چەند مانگێکدا ئەو کارە بکات. بەڵام نەیتوانی ئەو کارە بکات، نەیتوانی هەژمونی گروپە چەکدارەکان لە پرۆسەی سیاسی و ئابووری نەک نەیتوانی کۆنتڕۆلی بکات و سنوورداری بکات، بەڵکو لە سەردەمی حکوومەتەکەی سوودانی هەژمونیان زیاتریش بوو. ئێستا ئەوەی ڕوودەدات کشانەوەی سەربازی، کشانەوەی متمانەی حکوومەتی ئەمریکایە لە حکوومەتەکەی سوودانی و محەممەد شیع سوودانی و ئاسمانی عێراقیش بەکراوەی دەمێنێتەوە. واتە ئیسرائیل دەکرێت بێت لە بێت و بردومانی ئەو گروپە چەکداریان نەبکات، تەنانەت لە عێراقەوە بردومانی ئێرانیش بکات. کەوا بێت ئەتوانین بڵین ئەگەر دۆخێکی وهاش بێتە پێشەوە حکوومەت وەک حکوومەتی عێراق پارێزراوە بێت و ئەوەی تەنها بەرەکەوێت لەم نێوەندەدا گروپە چەکدارەکانن.
يعني في تقديري لراستيدا بمزندەی من لانه ايضا هەڵوێستی حکوومەتیش نەرێنی دەبێت چونکە ئەو پابندیانە لە سەرەتادا ئەو پابندیانە بوو متمانەی بە حکوومەتدا ئەو کاتە دڵنیاییەکە چییە؟ دوای ئەوەی کە حکوومەتی عێراق شکستی هێنا لە پابندبوون بە بەڵێنەکانی دەرهاق بە نەتەوە یەکگرتوەکان و باڵیۆزخانەی ئەمریکا ئەو کاتە دڵنیایی چییە کە ئەمریکا جارێکی دیکە پێداچوونەوە بۆ بکات و بیر لە پێدانی دڵنیایی و متمانە بە حکوومەتی عێراق بکاتەوە دەکرێت متمانەی لێ بسەندرێتەوە هەروەها لە ئەنجومەنی ئاسایشیش بۆ نمونە لەوێ هیچ یاسایەک دەرنەکراوە لەو کاتە لەژێر یاسای نێودوڵەتی دەبێت بۆەوەی ڕێکاری پێویست بگرێتە بەر دەکرێت هەڕەشە لەسەر عێراق دروست بکات بە ناوی ئەوەی کە مەترسیە لەسەر ئاسایشی نێودوڵەتی دەکرێت دەست بۆ بژاردەی حکوومەتی لا تكتفي الحكومة أن تظهر عجزها أمام الفصائل نەک لەوەی کە حکوومەت بێتوانای خۆی دەرهاق بە گروپە چەکدارەکان نیشانداوە بەڵکو پابند نەبووە بە بەڵێنەکانی لەگەڵ هاوپەیمانان و ئەمریکاش بۆیە بابەتەکە ئالۆزە تەنیا پەیوەست نییە بە بۆردومانکردنی و گروپە چەکدارانە لە ڕاستیدا وای لێدێت نەک تەنیا سیستەمی سیاسی بەڵکو تەواوی پەیکەربەندی سیاسیەکە متمانەی پێنامێنێت. بەڕێز شەریفی ئەگەر سەیرێکی ڕابردووی عێراق بکەین لە دوای ساڵی 2023 و تا ئێستا هیچ کات ئەمڕۆی لە دوێنێ باشتر نەبووە واتە گۆڕانکاریەکان لە عێراق باڕاستێکی باش نەبوون و ئاراستەیە بوون کە میشە دۆخێکی خراپتری بەرەمهێناوە پێتانوانی ئەمریکا ینی تێنەگەشتووە لەوەی کە عێراق وڵاتێک نییە بتوانێت بە گۆڕانکاریەکی چ بەهێز بێت چ بە هەندێک دۆخی دیکە بێت باڕاستێکی باشتر بڕوە. بەڵێ لە ڕاستیدا عێراق نییە بەڵکو حکوومەتەکەی عێراق خۆی نەیتوانیوە کاتێک حکوومەتی عێراق نەیتوانیوە کارەکانی بکات جێگرەوەی نیشتیمانی هەیە حکوومەتەکەی سوودانی دوای نەمانی هاوپەیمانی سێقۆڵی هاتە سەر حکوم ئەویش زۆرینەی دەنگی شەقامی بەدەستێنا بۆ هاوپەیمانیە بۆ نمونە ئێستا ئەوەی لە حکوومەتی سوودانی هەیە یەکێک لەوان کە کێشەکانی ئەو حکوومەتە بووە هەرکە دەستوریەکان و ئیدارەدانیەکەی بەجێ نەگەیاندووە واتە شکستەکەی تەنیا شکستەکەی بۆ جۆرە نییە بۆ نمونە پرۆسەی سیاسی لە عێراق لە ناو دەچێت بەڵکو جێگرەوەی دەبێت مەبەستمانەوەیە بۆ نمونە حکوومەتێکی جێگرەوە دێت و لە ڕووی سەربازیەوە بە دووری نابینین هێرشی دەرەکی بکرێتە سەرە و گروپە چەکدارانە بە هاوبەشی بێت لە نێوان ئەمریکا و ئیسرائیل یاخود لەلایەن ئیسرائیلەوە بەڵکو دەکرێت بە پشتیوانی لۆجستی و هێزی ئەمریکاوە بکرێت بۆیە بژاردەیەکی دیکەش هەیە لە ڕووی هەرێماتی و حکوومەتی جێگرەوە هەبێت بۆ ڕاگررتنی هاوسەنگی ناوچەکە و بەدیهێنانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ. بەڕێز ئەحمەد شەریفی شارەزای سەربازی لە بەغدا و سپاس بۆیەوە.